لەبەرزانە سەبارەت بەم بابەتە لەبارەوەی کە ئایا داهاتی نەوت و سەرچاوی داهاتەکانی هەرێم بۆچی نەیانتوانیەوە بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا ئەموچە بدا هەم ئەوەی کە مەترسیە دەوترێت ئەوەی کە هەرێمی کوردستان پلانی بۆ داناوە ڕەنگە جێگیر بکرێت بۆ ساڵی 2021 بەو شێوەیە موچە دابش بکە کە ئەمە ڕەنگە ناڕزایەتی یاخود ڕایەکی جیاوازی لێ بکەوێتەوە لە نێو فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان جیاواز لەوەش هەندێک بابەتی دیکە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم عومەری حاجی عینایەت پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان. کاک عومەر زۆر بەخێر بێ. جارێ با لەوە دەست پێ بکەین داهاتەکانی هەرێم ناشەفافبوونی کە پێشتریش گفتوگۆمان لەگەڵ بەڕێزت کرد لەسەر ئەم بابەتە پێت وایە چۆنە و ئایا بابەتی لێبڕینەکە بۆ ساڵەکە گشتیە بێت چۆنە بێت ئەگەر زانێری لەم بارەوە بۆ بینەران بخەیتەوە. زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی من پێم خۆشە شتێک ڕوون بکەمەوە بۆ بەڕێزت ئەوە نزیکەی بۆ ساڵێکە چێت یاسای چاکسازی تقریبان دەرچووە و لەم یاسای چاکسازیە على ئاساس موچەڕێک بخەنەوە بەڵام زۆر بەداخەوە منەیڵێم ئەو یاسای چاکسازی سەردەمیش من لە پەرلەمان بووم لە سەردەمی ئێمەشا دەرچوو و لە ساڵی 2010ەوە تا ئەم لەحزەیە 2010 بۆ 11 تا ئێستا هیچ کەسێک بە شەرعی لە هەرێمی کوردستانە دانەمەزراوە کەواتە خەڵک خانشین بووە کارمەندەکانی دەوڵەت کەمیان کردووە خەڵکیش خانشین بووە کەسیش دانەمەزراوە. لەو سەردەمی من لە پەرلەمان بووم تا ئەم لەحزەیە کە لەگەڵ جەناب قسەکەم کۆی پارەی پێویست بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان 875 میلیارد دینار بووە. بەم هەموو چاکسازی کە ئێستا حکوومەتی هەرێمی خەریتێتی ئێستا لەم ڕۆژانە من گوێم لێ بوو بۆتە 895 میلیارد دینار کەواتە ئاساری چاکسازی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیعلانی کردووە بە هیچ جۆرێ لەناو ئەو بڕەپارەی بۆ موچەخۆران دانراوە ڕنگدانەوەی نییە کەواتە شتێک نییە بە ناوی چاکسازی و بۆ پێ ئەو ڕەقەمانەی کە لای من هەیە ئەگەر بۆ نمونە ئەم مانگەی کە مانگی دوانزەی ساڵی 2020 سەر تاسەری مانگی دوانزە نرخی نەوت لە هەرێمی کوردستان فرۆشتێتی برنت لە $50 نهاتۆتە خوارەوە ئەگەر لە سەدا 40 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکەڕێتەوە ئەو پارەیە لە سەدا 60 بۆ کۆمپانیاکان و بۆ نقل و بۆ بەکەم فرۆشتنەکەشی وەکو جەنابەت باست کرد مانگانە 300 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان 300 داهاتی ناوخۆ و سنوورەکانە کەواتە 600 میلیۆن دلار 600 میلیۆنەکە حسابەت نزیکەی 875 میلیارد دینار ببوورە هەر لە راپۆرتێکی دیلۆت خۆیدا دەڵێت سەروی 400,000 ڕۆژانە بۆ دەمانگ فرۆشراو یاخود هەنار دەکراوە. بەزانین چۆنە ئەمە ناشەفافی هەیە لە راپۆرتەکەی دیلۆیتیش ئەوش زۆر جێی باوەڕ نییە دیلۆیتیش بۆ معلوماتێت خۆ ئەوە تەنها ئەوەی کە دیلۆیت حسابی لەسەرەکە ئەوەی بە بۆریە ڕاخۆ بە ڕۆژانە خۆمان ئاین بینین بە تانکەر ئەمان ئەفرۆشن بە پاڵەگۆکانی ئەفرۆشن بە قاچاق دەودەنێرن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمانە هیچی دیار نییە بەڵام ئەو ڕقەمەشی خۆیان ئەعلان کرد 460 میلیۆن 460 بەرمیل لە ڕۆژێکە 460 بەرمیل لەسەر حاسبەیەک بێنە حسابی بکە لە سەدا 40 بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمان توانای پێدانی موچیان هەیە و ئەوش لار نەچێت تەنها موچە نییە بۆ هەرێمی کوردستان جگە لە موچە بودجەی کاربڕێکردنی فەرمانکاری حکوومەتی هەرێم هەیە بودجەی پرۆژەکانیش هەیە یعنی خۆ تۆ ناکرێ وڵاتیە بەڕێوەبەری تەنها بڵێ موچەخۆرانی هەرێمی کوردستانەدا کەواتە ئێمە بگەنە ئەوە دەرەنجامی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نییە لەگەڵ خەڵکی کوردستان و بە ڕازگۆییش ئەو بەرهەمەی ئەو پارەی کە دێتە دەستی بە خەڵکی کوردستانی ناڵێ و بێگومانیشم من لەوەی جەهنەمجاری کەش لەم تەلەڤیزیۆنی باسم کردووە کۆمپانیاکانی سایەی حیزبەکانی دەسەڵاتداران بە تایبەتی پارتی و بە یەکێتیش لەگەڵی ئەو کۆمپانیانان کە سوودمەندی سەرچین لە نەوت و بابەتی کەش هەیە کە خەڵکی کوردستان بەی جۆرە هەتا ئەندام پەرلەمانەکانیش باسی ناکەن ئەو غازەی لە کۆرمۆر دەرەچێت ئەنی تا ئەم لەحزەیە کە من لەگەڵ جەناب قسەکەم کۆرمۆر بە هیچ جۆرێ مانگانە دۆلارێکی ناچێت ناو بودجەی هەرێمی کوردستانەوە ئەبێ خەڵکی کوردستان بپرسێت دیار نییە تا ئەم لەحزەیە دیار نییە پارێ جگە لەو کەمیە غازەی کە ئەچێ بۆ وێزگەکانی و بەرهێنانی کارەبا ئیتر داهاتێکی تا ئێستا حتا سەیری لە دیلۆیتیش سیر کە داخوا بێ دیلۆیت تەنها نەوت نەبێ باسی غازیشکە دیلۆیتیش باسی داهاتی غازی کۆرمۆر حەقلی کۆرمۆر ناکە ئەی باشە ئەم کۆرمۆرە کەواتە هەر دروست کراوە بۆ ئەو کۆمپانیایکەوە
بۆ کۆمپانیایکەوە داناغاز بۆ ناکرێت تۆ کۆمپانیایەک بێنی غاز لە وڵاتەکەی تۆ دەربێنێ ئەو بەرامەشی کە دەرێنێت تەنها قازانجەکەی بۆ کۆرمەر بێ ئەمە یەک پرسیار زەقە بێتەوە بەرامبەر بێ ئەمە کاک چییە پێمان ئەڵێ کە داناغاز لە پشتی داناغازەوە کەسێک هەیە چەند کەسێک یا حیزبێ یا لایەنێک ئەوانن مستەفیدن کە خەڵکی هەرێمی کوردستان پێمان ئەڵێ کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە پێمان ئەڵێ بەغیر مباشر کە ئەوانەی کە ئەم کۆمپانیانە هێناوە خۆیان لە ژێرەوە لەگەڵیانە شەریکن ئەگەن ناکرێت تۆ بەم شێوەیە باش ئەمە لە فەکاکەوە هەروە بە ناشەفافی دەمێنێتەوە لە ساڵی 2021 ئەوەی کە ترسە لای خەڵک ڕەنگەوە بێ کە لە 2021 بە هەمان شێوە بەلێ بڕینەوە موچەوەڕ بگرێن فەرمانبەرە بۆ چوونی من 2021 هەروەکو ساڵی 2020 بێ موچە ئەگەر بژدرێ ماگانە لێبڕینێکی زۆری لێکرێ لە بەروی حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی ڕێکەوتنی نییە لەگەڵ حکوومەتی بەغا و هەردوو دەستی کەلەپچە کراوە لە ڕووی ئابووریەوە بە تایبەتی لە ڕووی بەرهێمێنانی نەوتەوە لەلایەن تورکیاوە ئەوە وڵاتی تورکیایە قەرارەدا بە تایبەتی ئەوەی کە بۆ دێڕوە ئەوە وڵاتی تورکیایە قەرار لەسەر شێوەی فرۆشتنەکەدا قەرار لەسەر ئەو پارانەی کە لەوکو باج و خەراج وەردەگرێت لەسەر وەکری نەقڵکردن و ئەو باجشی کە خۆی وەردەگرێت بۆ پێمایە بۆ هەر بەرمی لە نەوت $6 وەرەگرێ ئەوە حتا فرۆشتنەکەشی حکوومەتی تورکیا قەرارەدا ئەم نەوتە بفرۆشتی یان نەفرۆشێ یا لە خەزانەکان بێتەوە مشتری بۆ پیا بگریان بۆ پیا نەکرێ لەبەرەوە بە تەسەوری من و ئێمە وەکو حکوومەت نەوت نافرۆشین ئێمە وەکو کۆمپانیاکانی مافیا نەوتە فرۆشین لە هەرێمی کوردستان کۆمپانیای مافیاش هەوڵەدا بە ڕاجکردنی ئەو نەوتێکە هەیەی بە تەریقەیەکی نامەشروعی فرۆشن بۆ شوێنانەی بە هەرزانتر لەبەر هۆکاری هەرزان فرۆشتەکەشی هەر ئەوەیە ئەگینا ئەو نەوتێکی ساکێ 460 بمبورە 460 بەرمیل کە لە هەرێمی کوردستانە بەرهەم دێت ئەگەر بیا بە حکوومەتی بەغا و لە دەستی تورکیا دەری بێنێ بەو نرخەی فرۆشێ کە ئیساکێ بۆ نمونە لە عێراق بە $52 فرۆشێ چ منطقی تایە تۆ بێ لە هەرێمی کوردستانە بە $40 بیفرۆشی سەرباریەوەش لە کاتێکا بە $54 بە $40 بیفرۆشی لە چلەکەش لە سەداسی نێتەوە بۆ باشە بەڵام کاکبەس شتێکی باس کرد ینی تەنانەت مەلەفی نەوت بۆتە کاتێک لە دەست تورکیاوە چ لە بەرامبەر عێراق بەکاری بێنێ کامە ینی زیانی لە قەزی کوردیش داوانە من گوێم لە قسەکانی کاک مەسعود بوو سەد لە هەموو ئەو قسانی کە کردی زۆربەی لەگەڵی بووم و بە تایبەتیش لە بواری نەوتا منیش باسم کرد وتم کەلەپچەی حکوومەتی هەرێمی کوردستانی کەلەپچە کردووە و لەژێر فشارێکی ئابووری شاتێ لە ڕۆژێ لە ڕۆژانیش من خۆم لەم تەلەڤیزیۆنی ئێوە و بابەتێک شمنووسی لە هاوڵاتی ئەردۆغان کاتێک کە سەیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکی هەرێمە حیزبێکە وەکو کۆمپانیایەک سەیری کوردستانەکەەوە بە هیچ جۆرەکیش تا ئەم لەحزەیە ئەواندان بەبوونی هەرێمی کوردستانە نانێن وەکو شیمالی عێراق و کاک مەسعودیش پێش ئەم بەرنامەیە باسی کرد بە تەسەوری من حکوومەتی هەرێمی کوردستان خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان و تایبەتیش لە ڕووی ئابووریەوە بێنەوە سەر بابەتێکی خۆمان کە مەسەلەکەمان ئابووریە لە ڕووی ئابووریەوە فشاری زۆر گەورەی بۆ سەر هەرێمی کوردستان دروست کردووە و کاریگەریشی هەیەی و حکوومەتێکی ئەوێ ئینسانێکی ئەوێ حیزبێکی ئەوێ پیاوێکی ڕازگۆی ئەوێ کە بتوانێت لەژێر چەپۆکی حکوومەتی تورکیا خۆی دەربێنێ ئەمە قەراری سیاسی ئەوێ ئەمە قەرارێکی بیۆرانە و ئازایان ئەوێ من بێگومانم لەوەی کەوا ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە کەوتوتە تەڵەی ناو تەڵەی حکوومەتی تورکیاوە هەوڵ و پەلەقاژە ئەدا بۆی دەرباز بێ بەڵام بە شێوەیە خۆیان خزانەوەتە ناو تەڵە و ئەو داوای حکوومەتی تورکیا بۆیانەوەتەوە زەحمەتە دەرباز باشە بەڵام ئەو تەڵێ بۆکو باسی کرد نەدەتوانرا بە ڕێکەوتن لەگەڵ بەختا چارەسەری بکەن من تەسەورەکەم آخر بەغداد ئەو استیقلالی نییە خۆ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان فاسیدە بەڵام بەغا ئەفسەدە یعنی تۆ تەسەور نەکەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی فاسیدە و لەوێ وەکو شامی شەریفە نەخێر بەغا ئەو فەسادەی لە بەغا هەیە ئەو لە دەرۆزە سونێریەکانەوە بیگرە لە بواری فرۆشتی نەوتەوە بیگرە من گلەیەکم لە پەرلەمانتارەکانی خۆشمانی ئەوانەیە بەغا چۆن فشاریان بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە حەقی خۆیان و من چۆن لێرە فشاری بێناوە ئەوانش بین بەڵام بە هەمان شێوە مەفروضە ئەوانش دەستەکەی حکوومەتی بەغاش کەشف بکەن ئەو هەموو فەسادی لە بەغا هەیە لێرە ئەگەر بە 100 ملیار و 50 ملیار پارە بدزرێت لەوێ بە 200 ملیار و 300 ملیار و 400 ملیار و 800 ملیار پارە دزراوە ئەو فەسادەی کە لە عێراق هەیە من لەم جارێ لەگەڵ دەکێت تەلەڤیزیۆنە عەربیەکانە ڕوبەڕووبوونێکم لەگەڵ یەکێک لە پەرلەمانتارە عەرەبەکانە هەبوو زۆر قسەی بە حکوومەتی هەرێمی کوردستانیش من پشتگیریم کردم هەموو قسەکانی تۆتاوە بەڵام ئەوەی لێرە ئەوترێ حکوومەتی فاسد بەڵام لا ئێوە ئەفسەدە لەبەرەوە ئەفسەد بە فاسد بە ئەفسەد ئیسلاح ناکرێت کەواتە ئێمە نابێت چاوەڕێی ئەو بکەین چاو لە بەغا بکەین
یا ئێمە ئەمەی کە هەیە لێرە بۆ ئیسلاحی ناکەین بۆ ئەمەی کە لێرەیە بۆچی شۆڕشێکی با تەمیمی نەوت ئەلانکە با حکومەتی هەرێمی کوردستان بڵێ کاکە من لە ژێر چنگی و چەپۆکی حکومەتی باشە بەڵام هەمیشە ئەو شتێ بە جۆرێک بۆ کە بن لە هەڵبژاردنێکدا مێزانە بدۆڕن یان خەڵکانێکی نوێ بێنە توانن کاندێک بڕیار بدەن و ئومێدێک هەیە کە ئەمانە چارەسەر ببن یان بەمانە دەکرێت ئەوەی کە تۆ باس کرد بە تەسەووری من بەمان ناکرێ من داوای لێبوردنەکەم لە جەناب و بەمان ناکرێ ئەبێ خەڵک چاو بکاتەوە جارێکی کە ئەترکی ئەینتا لە 30 ساڵە ئەگەر چاوی ئەم خەڵکە چاوی نەکرابێتەوە لە 30 ساڵە ئەم عەقڵەی خۆشێکی پیانێتەوە بیرێ نەکاتەوە کە ئیتر بەسی بێ ئەمە 30 ساڵە دەنگ بەم دوو حیزبە ئەدەن ئیتر بەسی بێ لەمەولا با وەجێکی تازە بێتە پێشەوە ئەم وەزیرانەی کە ئەی بینی ئەم سەر و حیزبانەی کە ئەی بینی بە درێژایی 30 ساڵی ئێمە چامان بە چاویان ڕوومان بە ڕوویانەکەوێتەوە بەرامبەریانە بینەوە ڕووڕویانە بینەوە جۆمان لە قسەی ئەوانە بێت قسەی سوای ئەوانە بێتەوە ئیتر بەسی بێ بە بۆچوونی بێت لەم هەڵبژاردنا تۆ خەڵکی کوردستان تۆڵەیەکی وا لە پارتی وێشێتی بکاتەوە کە بۆ ئەبەدل ئابیدیان لە بیران نێچێتەوە ئەگەر خۆ ڕێگە نادەن مزارە بکەین ڕێگە نادەن خۆپشاندان پێ ڕێگەی هیچ شتێکیان لێ نەکردووە تەنانەت قسەی کردیش لە فەیسبووکشا لە خەڵکیان هین کردووە بەڵام خۆکری لە کای دەنگدانە زۆر نهێنێت تۆ بڕی تۆڵیان لێ بکەیتەوە دەیان نەدێتێ یان بێن خۆیان چاکن یعلانی چاکی خۆیان بکەن ئەو سەرۆک و سامانەی خەڵکی کوردستانە بردویانە بیهێنەوە بیگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان ئەو کاتە خەڵکی کوردستانیش متمانیان پێ ئەکات و دەیان پێ بداتەوە ئەگەر ئەمە ناکەن تجارێکە بە خەڵکی کوردستان دەگەڵمان کاگۆمەر بە جیاواز دە و بابەتە سەوارد بووی کە پێشتر تۆ پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان بووی ڕۆژی ڕابردوو سکرتێر و وتەبێژی بزوتنەوەی گۆڕان دەستی لە کار کێشاوە لەبەر پرسیارەتی بێگومان و هەندێک لە ئەندامانی خانی ڕاپەڕاندنیش دەنگۆی دەست لە کار کێشانەوەیان هەبوو دەمویست کە ینی سەرنجی تۆ بزانم بۆچی ئەمانە ناو بزوتنەوەی گۆڕانە ڕوویدا هۆکارەکەی چییە؟ بابەتێکی کوردی هەیە لەم ڕۆ باسەکە کاکچیە مەڵێ ئێمە ژوامانود لە شار دەریان کردین ئەو بابەتێکە نوکتەیشە بەڵام بۆ ئێرە ناوترێ بەڵام ئێمە شوامانود ئەم برادەرانە ئێمەیان لە گردەکە ناکڵێ بڵێم دەریان کردین بەڵام ئێمە تۆراین لە گردەکە هۆکارەکەی ئەمە بوو ئێمە ئەم قسانەی ئەمان ئێستا ئەیکەن بەڕێز کاک عەدنان عوسمانیکا و بەڕێز شەماڵ عەبدولوافایکا من لە کۆمنتە سێ چوار جار ڕوبڕوویان بوومەتەوە ئەم بەڕێزانە ئێمە ئەم قسانەی کە ئێستا ئەوانەی کەن ئێمە پێیان وتی کاکە ئەم وڵاتە بەم شێوەیە نابێ بەڕێوە مەچنە بەم شێوەیە تەسلیم پارتیمە بن بۆ معلوماتی بەڕێز ئەم ڕێکەوتنەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنێکە ناگەڕێتەوە بۆ کابینەی 5 ئەم ڕێکەوتنە ئەگەڕێتەوە بۆ کابینەی 4 کاتێک پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمیان هێنا لە گردەکەەوە بۆ ناو قاعەی پەرلەمانی کوردستان بە تەسوخەتی کۆمەڵی پەرلەمانتار کە ئیسێکیان هەندێکیان زۆر دیارن لە پەرلەمانی کوردستانە هەندێکیشان زۆر دوارن لە پەرلەمانی عێراقە ئەوانە عەرابی ئەم ڕێکەوتنە بوون ئێمە پێیانوتن کاکە ئەم پرۆژەیە بۆ پارتیتان هێناوە یا بۆ گۆڕانتان هێناوە بۆ خەڵکی کوردستانتان هێناوە یا بۆ پارتیتان هێناوە ئەمە لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستانە ئەوە عەرەبوون و پێشەکی ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە تەسەووری من ئەوە هۆکارەکە بوو چونکە ئەو ڕێکەوتنەی کە کرا ڕێکەوتنی 24 کورسی بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر تەوەقعی بکردایە بزوتنەوەی گۆڕان 12 کورسی هەیە بە هیچ شێوەیە ئەو پۆستانی بە بزوتنەوەی گۆڕان نادا زۆر بەداخەوە ئێستا بزوتنەوەی گۆڕان کەوتۆتە بار و دۆخێکەوە باشە پێت وایە خەلەلەکە لەکوێیە ئێستا ئەوەی کە تۆ وا ناودێنا کە ئێوەش واتەوە توانی ئەمەنی کە ئێستا دەکرێت درەنگە بەڵێ درەنگ و بە تەسەووری من لە وەختی زایعایە زۆر زەحمەتە بە تەسەووری من بزوتنەوەی گۆڕان وەک ئەوەی سەردەمی کاک نوشیروانی لی بێتەوە بە تەسەووری من بە عقارێکا بزوتنەوەی گۆڕانیان برد باشە ناکۆکیەکان لەسەر چین ئەگەر تۆ زانیاری ناکۆکیان زۆر وازیحە ئەوان وتیان ئێمە لە ئەعلانیان کرد بزوتنەوەی گۆڕان وتیان ئێمە داخلی حکوومەتی هەرێمی کوردستانی بین ئەگەر لە ماوەی 6 مانگا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ئەم چاکسازیانە بکات لە بواری نەو تا شەفاف بێ ئەو کۆمپانیەکانی دەواازە سنووریەکان نەهێڵێ ئەو قاچاقچیەی نەهێڵێ لەو ئەو هەموو نەعەدالەتی کە لە هەرێمی کوردستانە هەیە بوجە مانگانە بدا ئەمانە ئەگەر نەکرا ئێمە ئەقشێنەوە 6 مانگ یان کرد بە ساڵێ ساڵەکەش هەر نەکشانەوە وا لە ساڵی تێپەڕی کرد بەرەو ساڵ و نیوەڕە کەواتە دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نییە لەگەڵ ئەو عەهد و پەیمانانە یایبە لەبەرەوە دەنگی ناڕەزەی لەناو بزوتنەوەی گۆڕانیشا بەرز بۆتەوە ئەوانەشی کە کاتی خۆی لۆمەی ئێمەیانە کرد ئێمە مانایانە کرد ئێستا هاتوونە دەنگ لۆمەی هاوڕەکانیانەکان ئەوەیشی کە ڕووی داوە دوێنێ لە گردەکە بە تەسەووری من هۆکارەکەی ئەوە بۆ کە هەندێ لەو ئەندام پەرلەمانانەی بەغا کە ئیسەر لە گروپیان دروستکردوە بە ناوی گروپی هیوای کوردستان زۆربیان هەر هەموو ئەندامەکانی فراکسیۆنی گۆڕانی پارتی تایە ئەوەی کەوا لە بەغایە ئەوانە ئێستا ئیدعای ئەوەکەن کە فراکسیۆنێکیان دروست کردووە لە گردەکەی ویستویانە ئەوانە دەربکەن
بەڵام هەندێک دەنگی ناڕازی دروست بووە کە ئەمانە ناگەن ئاستی ناڕازایەتەکان گەشتوتەوەی کە پەرلەمانتار و فراکسیۆنێک بەگشتی دەربکرێت ئەی بە تەبیعی ئەو فراکسیۆنەی کە لە بەغایە کە تۆپچی بەبێ ڕەزامەندی گردەکە و بەبێ ڕەزامەندی بستنەوەی گۆڕان و خانێ ڕاپەڕاندن و جڤاتی نیشتیمانی بچیت هینێک دروستکەی گروپێک بەناوی گروپی 15 و دواتر گروپی 15 بکەی بە فراکسیۆنێک بەناوی فراکسیۆنی هیوا و ئێستا ئەوش تقریبان ئەوە بەناغەدانان بۆ حیزبێک و بێگومان بەلەوەی ئەو بەڕێزانە زۆربیان هیوا خوازی ئەوان بۆ پەرلەمانی بۆ خۆیان کاندید بکەن بۆ باشە بەڵام کەسێک لەوان بەڵام ینی تیمی زودنەوەی گۆڕان لە حکوومەت زۆر داکۆکییان لەوا کرد کە دەیانەوێت ئەو خاڵانی کە لەسەری ڕێکەوتون جێبەجێ بکرێت لێ حکوومەتەکەیەوە گۆڕان چەند جارێکیش بەرەو ڕووی پارتی ئەمەی نەشاردێتەوە پێت وایە کە ئێستا کە ماونەتەوە هیچی لەو خاڵانە جێبەجێ کرابێ ئەو معانەتە هەر هەیە کاکەچیار ئەو تیمەی لە حکوومەتە دائما قسەکردنی جیاوازە لەوەی کەوا لە پەرلەمانە خۆی هەر بۆیە تەحسیل حاصلیش بێ بەم شێوەیە بێ یعنی ناکرێ تۆ ئەندام پەرلەمان بی لەبەرەوەی بەشداری لە حکوومەت ئیتر یەک کلیل بن قفڵێ بن لە دەمت و نابێ قسە بکەی مەفروضە ئەندامی پەرلەمان حتا ئەوانەی پارتی ئەوانەی یەکێتیش هەروان هەمویان وەکو معارەزە قسە بکەن وەکو ڕەخنەگر لە حکوومەت قسە بکەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک یەت پەیمان و بڵێن ڕێکەوتن لەگەڵ ئەو لایەنەی بەرامبەری ئەکات کە ئەڵێ تۆ ئەندام پەرلەمانەکان ئەگەر هاتیە حکوومەت و بەشداریتیا کرد لەبێ ئەندام پەرلەمانەکان وەکو تیمی حکوومەت و وەکو تیم وەکو ئێمە قسە بکەن ئەوە بۆ ئەندام پەرلەمانەکانی گۆڕان دەستی نەداوە بە تایبەتی ئەوانەی لە بەغا ئەو دەنگی ناڕازیان لێ بەرز بووتەوە هۆکارەکەی بەڵام زۆر بەداخەوەی لێم ئەوانەشی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بزنەوەی گۆڕان نردوون وەکو تیمی حکوومەت نردوونی بە حقت نەیانتوانێت وەک پێویست دەنگی ناڕازایی بەرز بکەنەوە بە حکوومەت بڵێن بە سەرۆکی حکوومەت بڵێن ئەو وعد و پەیمانەی بە ئێمە داوە بۆ چاکسازی نێن باشە بەڵام پێت وایە ناکۆکیی گۆڕان چی لێ دێت بە تەسەوری من بزوتنەوەی گۆڕان ئەگەر بەم ئاراستەیە بڕوە بە زووی فریای خۆی نەکەوێت بە تەسەوری من بزوتنەوەی گۆڕان بە شێوەیە بچووکە بێتەوە کە لەم ئەم پەرلەمان کە بەرپرسی ئەمە بێت وڵی خۆی جەنابی کاک عومەری سێعەلی من زۆر ئالێرە وەکو عومەر عنایەت قسێ بۆ کاک عومەری سێعەلی وەکو ڕێخەری بزوتنەوەی گۆڕانێکم بە تەسەوری من پاکترین بەشە لە ڕووی فەسادەوە لە هەرێمی کوردستانە کاک عومەری سێعەلیە بەڵام زۆر بەداخەوە ئێڵێم کاک عومەری سێعەلی بە شێوەیە بەلا ڕێدا ئەبرێ کە ویست و ئاواتی ئەو نیە دەزانیت ینی گۆڕان بە تەنها ڕێخەر بڕیاردەر نییە بەڵێ نیشتیمانی جواتی گشتی بڕیار بۆچی هەموو هەڵەکان بخرێتە ئەستوی ڕێخەری ئەمە کولتورە لە هەرێمی کوردستانە قوربان لەسەر لە پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی سیاسی هەیە لە یەکێتیش مەکتەبی سیاسی هەیە بەڵام لە یەکێتی دوو کەس قرارەدا لە پارتیش یەک کەس قرارەدا بستنەوەی گۆڕانیش بە هەمان شێوەیە ئێستا لە پشتی پەردەوە یەک دوو کەس قرارەکانی جفاتی نیشتیمانی و خانێ ڕاپەڕاندن لەوەرەوە ئەو دەردەی کە لە ناوێکی پارتیە گوازراوەتەوە بەناو بستنەوەی گۆڕانیش لەبەرەوە بە تەسەوری منیش ئەو قرارانەی لە بستنەوەی گۆڕاندن جفاتی نیشتیمانی نایدا بەڵێ سوپاس بۆ ئەمەر حاجی عنایەت پەرلەمانتاری کولی پێش و سوپاس بۆ کاتێک کە لەگەڵمان بووی